بیرەوەری و ژیانی مناڵی بەشێکی زۆرن لەو کاریگەریە گەورانەی کە دەکەونە سەر کارە هونەریەکانی بەشێکی زۆر لە هونەرمەندان بە تایبەتی هەر شێوە کارێک بۆ خۆی کاتێک کە تابلۆیەکە نەخشێنێت بێگومان بیرەوەری لەگەڵ تابلۆکە و لەگەڵ باڵین ئەو چیرۆکانی کە لە پشت ئەو تابلۆیەون لە ئێستادا یەکێک لە شێوەکارەکان پێشانگایەکی شێوەکاری نوێی بەناوی سەرریالیستی زینەکاری کان نوێترین بەرهەم و کارە شێوەکاریەکانی شێوەکار یاسین مەحموود لەخۆ دەگرێت. سەرریالیستی زینەکاری ناونیشانی نوێترین پێشانگای هونەرمەندی شێوەکار یاسین مەحموود عەزیزە کە لە 2 ڕۆژی ڕابردوودا لا گەلەری مۆزەخانەی نیشتیمانی لە شاری سلێمانی کرایەوە. بیرۆکەی هونەری سەرریالیستی زینەکاری بیرۆکەیەکی نوێ و داهێنانی هونەرمەند یاسین مەحموود عەزیزە بە تایبەت بە ژیانی مناڵی خودی ئەو هونەرمەندە لە هەڵەبجە و پەنابردن بۆ یاریکردن بە ڕەنگەکانی سروشت بۆ دەرباز بوون لە ترس و مەراقی جەنگ و خستنە ڕووی کاریگەریەکانی جەنگ لەسەر منداڵ و ژن. زۆرە خەریکی ئەم هونەری شێوەکاریم لە جامیعەی برونەل لە لەندەن خوێندوومە 1996 لەوێ پێشانگام هەبوو تر بەردەوام هەروەکو هیوایەتە لە سەرەتاوە چەند جارێ بەشداریم کردو لە پێشانگا فەرمانبەر بووم لە جامیعەی برونەل و لە پاش ئەوە لە دەستگای باجی لەندەن لەوێ ساڵانە بەشداریمە کرد لە پێشانگای مدیریەتی باجی لەندەن. اینجا لە جامیعەکە سەر مامۆستاکارم سەرنجیان لەسەر ڕەنگەکانم بوو لەسەر ئیشەکانم بوو تر لە پاشەوە لەوەوە ئەوە بوو بەهۆی ئەوەی کە دەستکەم بە خوێندنەوە لەسەر هونەری ڕووتەڵکاری و سەرریالیستی و ئەم بیرۆکەیەم داناوە لەسەر ژیانی خۆم لە هەڵەبجە من خەڵکی هەڵەبجەم لە 1954 لەوێ لەدایک بووم لە 1982 بەهۆی شەڕی ئێران و عێراقەوە شەڕێکی دوور و درێژ بوو ئیتر ناچار بوو وڵات بەجێ بێڵم و لەوێ ویستم کە خزمەتێ بە میدیای کوردی بکەم لەبەرەوە ئینگلیزیش مەزانێ و حەزم لە زمانەکە بوو اینجا هاوسەر و مناڵەکانش مەرە ئینگلیزن ئیتر لەبەر و تێکەڵای کەلتوری ئینگلیز وانە ئەمە بوو بەهۆیەوە کە ئینگلیزیەکەم بەردەوام چاکەم و خەریک خوێندنەوە و دەستم هەیە لە شیعر نووسین و لەسەر مێژووی کورد و کتێبەکانی زانیاری ناسرا ئیبن خەلەکان ئەوە کتێبم هەیە بە ئینگلیزیش و بە کوردیش بەڵام ئەم پێشانگایان شتێکی تایبەتە لەسەر ژیانی مناڵی شەڕ شتێکی سایکۆلۆژیە دەرونیە کە لە کاتی شەڕ و بۆمبەبارانە مناڵ چیەکە. ئەمە پێڵێن سەرریالیستی زینەکاری بە ئینگلیزی ئۆرنمنتال سەرریالیزم ئارت فرۆم هارت هونەر لە دڵەوە ئەمە ئێستا دەوری 55 لەو هەمهێناوەتەوە لەمانە چەندینی جیاوازی تایە بەڵام پێش ئەمێش هەر پیشانگام بووە و هەنێ لە ئیشی شێوەکاریم لەسەر هونەری تەجریدیە سەرریالیستی زینەکاری ئەڵێ لەم بیرۆکەی مناڵم لە کاتێکا وەکو خۆم بینیمە هەموو ناوبازاری هەڵەبجە ئەگری تێچوو لەوێ مناڵە ئەوەش ڕووداوێکی سەرریالیستیە کە ئیبینێ ئاگای لە سیاسەت و لە شەڕ و ئەم کێشەی سیاسیانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە.